والله واصل لنا بالله تواديكم. ئاڤێستا و ئاڕڤان دوو چیرۆک و یەک ئازار و ڕووبارێک زەی گەورە ئەو ڕووبارە بەخوڕەم و تەوژمەی بەناوچە شاخەوەکانی کوردستاندا تێدەپەڕێت سەرەڕایەوەی سەرچاوی جوانی و نەخشاندنی تابلۆی سروشتی کوردستانە بەڵام ئەم ساڵ بە ویژدانانە بووەتە زەی خەم و لە باوەشیدا دوو چیرۆکی پڕ ئازار کە هاوشێوەی یەکترین هەڵی گرتووە. ئەی ڕووبار ئەی زێ بەهێزی خودایی گەورە داوان لێ دەکەم ئابستەمان لۆ بەردە لە بنار بەردەکە لە بن هەر لێترەیەکە لە بن هەردارێکە یا ئەڵڵاه خوای ئازادیکە. مامۆستا ئاڤێستا و ئاڕڤانی بچکۆلانە لە گەشتی بەهارەوە بۆ جەژنی قوربان دووناون کە ئێستا بوونەتە خەمێکی قوڵ بۆ خێزان و کەس و کار و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ڕووبارەکە لای خۆی گلی داونەتەوە و کردوونی بە بەشێک لە خۆی و نایانداتەوە. دعاء قبول كلو خومو لو عبدتك استاك شكي ونا يا رب العالمين. خويا ابو خالتي اسمي عصمت فيديو اخويا يا ربي خويا دواديكم والله واصل لنا بالله دواديكم الا خذوا اسامي لە ڕۆژی 5 نیسانی 2025 مامۆستا ئاڤێستای تەمان 27 ساڵ لەگەڵ خێزانەکەیدا لە هەولێرەوە ڕوویان کردا دەڤەری بارزان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بەڵام لە نزیک تەنگاتور ئەو شوێنی جوانی و مەترسی تێخەڵاوی یەکدی دەبن ئاوا خوڕەکەی زەی گەورە وەک فێڵێکی تەناو ڤازەکان پێیەکانی ئاڤێستا دەترازێنێ و دەیکات بە چیرۆکێکی خەمهێنەر لەوەتەی ئەو ڕۆژەوە کە ئەمڕۆ دەکاتە 2 مانگ و 2 ڕۆژ باوکو و خێزانەکەی ئاڤێستا و تیمەکانی فریاگوزاری چاویان لەسەر ڕووبارەکە هەڵنەگرتووە بەڵکو شەپۆلێک جستەی ساردی ئاڤێستایان پێ بداتەوە بەڵام زەی گەورە بێویژدانانە وەک نهێنیەک ناوێت تەرمیە و مامۆستایە بدرکێنێت کە سوکاری مامۆستا ئاڤێستا و باوکی بوونەتە بەشێک لە خێزانی ئەم کۆمەڵگایە هەمووان لەگەڵ هاوار و گریانی باوکی ئاڤێستا دڵیان دەبێت بێت پارچە لە خەم. گەنجێک لە دوورەوە لەو دەشت و دەرێ خوار ڕعای دەکات مناجات دەکە خوای لەبەر هەر بۆیە چیتر ئاڤێستا بەتەنیا خەمی ماڵک نییە ئەمڕۆ هەموو ماڵەکانی ئەم وڵاتە ئاڤێستایەکیان لێوم بووە و خەمیانە هێشتا خەمی ئاڤێستا سوێی بۆ برینی دڵی کەسوکاری و خەڵکی نێهێنابوو چیرۆکێکی تر بە هەمان خەم و هەمان شێوە دروست بوو هەمان زێم جارە دوای 2 مانگ و ڕۆژێک لە گلدانەوەی ئاڤێستا کاتێک هاوڵاتیان سەرقاڵی جەژن بوون منداڵان چولیاتیان کۆ دەکردەوە و ماڵ و ماڵ دەگەڕان بەڵام ئاڕڤان سیهادی تەمەن 6 بۆ 7 ساڵان لە شارۆچکە دیێرەلووک کەوتە ناو ئاوی زەی گەورە و بوو بە چیرۆکێکی تری هەمان ڕووبار ئەمڕۆ دوام ڕۆژی ونبوونی ئاڕڤانە و هێشتا هیچ سوراغێکی نییە ئەو بەجلی جەژنانەوە بووە بە میوانێکی ئەبەدی زەی خەم. ئەمە دوو چیرۆک و یەک ئازار و ڕووبارێکە ئەوەی ئاڤێستا و ئاڕڤان پێکەوە دەبەسێتەوە تەنیا ئەوە نییە کە هەردووکیان لە هەمان ڕووباردا خنکاون بەڵکو ئەو ئازارە هەوبەشەیە کە لە دڵی کە سوکاریاندا جێماوە ئازاری نەبوونی گۆڕێک بۆ گریان و نەبوونی تەرمێک بۆ ماڵاوایی.